مۆنۆدرامای وەک قەقنە زەسووتێم کە بەرهەمی شاری کەرکووکە و لە دەرهێنانی هونەرمەند نەژاد نەجمە و لە نواندنی هەوار فارسە لە فێستیڤاڵی فجێرەی نێودەوڵەتی لە وڵاتی ئیمارات نمایش کرا. بۆ ئەو مەبەستەش ڕاستەوخۆ هونەرمەند نەژاد نەجمان لەگەڵایە. کاک نەژاد سڵاو لێبێ. کاک نەژاد ئەمەوێ پێش ئەوەی بچینە ناو وردەکاریەکانەوە بە کورتی باسێکی ئەو فێستیڤاڵەمان بۆ بکەی لە وڵاتی ئیمارات. دیارە فستیڤاڵی فجێرەی نێودەوڵەتی بۆ شانەی مۆنۆدرامە 2 ساڵ جارێ سازەکرێ واتە هەموو ساڵێک نییە لە وڵاتی ئیماراتە لە ئیمارەی فجێرە. ئەم فستیڤاڵە تایبەتە بە شانەی مۆنۆدرامە واتە شانەیە کە تاکە ئەکتەری بێت لەگەڵ گۆرانی و مۆسیقا و کەلتورە جیاوازەکان. ساڵانە 60 بۆ 70 وڵات بەشدارە بێت. ئەم ساڵ بەهۆی پێشووتر بەهۆی کۆڕۆناوە 4 ساڵە ساز نەکراوە. ئەم ساڵ دوای ئەوەی کە کۆڕانە تەواو لە 2020ەوە ئەم ساڵ 3 ساڵ چۆن سەری و دەستی بەکارەکانی کرد. 30 وڵات بانگێش کراوە بۆ ئەم ساڵ لەگەڵ 500 میلیۆنی هونەرمەندی جیهانی لە وڵاتانی هەموو دنیا. ئەم فستیڤاڵێکێکە لە فستیڤاڵە زۆر گرنگەکانی ناوچەکەتەن تەنها بۆ وڵاتانی عەرەبینە زۆرترین نمایشەکان لە وڵاتانی ئەمریکا و ئەفریقا و ئەوروپا و دواتر عەرەبی بەشداری. بەڵێ کاک نەژاد وێڕای پیرۆزبایی ئەمەوێ پێم بڵێ پێشوازی بینەران وەک خۆ دەڵێ چەندین وڵات بەشداریان لەو فێستیڤاڵەیە کردووە پێشوازی بینەران ڕۆژنامە نووسان ڕەخنەگران لە نمایشی شانۆیەکەی ئەوە چۆن بوو؟ دیارە من تەجروبەی 2020مەیە ساڵەتر بەشداریم کردووە بە نمایشێکی عەرەبی کە بابەتەکەمان لەسەر کچانی یەزیدی بوو بامانشە مۆنۆدراما بۆ ئەکتەری عەرەب ڕۆڵ بۆ گێڕان من بەرهێنانم کرد. ئەو ساڵە و بە هەمان ساڵ ئەم ساڵیش ئیمارات بۆ خۆی هاوسۆزێکی گەورەی هەیە لەگەڵ زۆر متعاتف و زۆر ڕێز لە کەلتوری کوردیە دێت. پێشەوانی هەموو وڵات عەرەبیانی تر لێرە کار لەسەرەوە کرێت ئاڵای خۆت وەکو کوردستان و بە جلوبەرکەنی پیان خۆشە نەک ئەوەی کە ئاگدار بکەنەوە بەڵام هەمیشە بۆرونە لە پاڵ ئاڵاکانی کەدانێ لە افتتاح و لە کۆتاییە ئاڵای کوردستان دانن پیان خۆشە بە جلینەتەوەی خۆت بۆ بەشداری واتە زۆر جار فستیڤاڵانی عەرەبی بەناو عێراقەوە بەڵام ئەمان وەکو کوردستان لە هەموو شوێنەکان باس. ئەو پێشوازی کە ئێمە دوێنێ نمایشەکەمان ڕۆژی چوارشەممە پێشوازیەکی زۆر گەرم بێت لەگەڵ ئەوەی یەک وشە لە نمایشەکە تێنەگەیشتن بەڵام ئێمە من شێواز و ستایلێشکردنم بە شێوازی شانەی وێنەیە زمانی جەستا ئەتوانی لە ڕێی زمانی جەستا کارکردن لەسەر ئەحساسی ئەکتەر و جەستەی ئەکتەرە پێشوازی زۆر گەرم دێکرا لەلایەن واگەیاندنەکانەوە لەلایەن بوونەرمەندەکان خۆیانەوە لەلایەن بینەرانی وڵاتی ئیمارات. کاک نەژاد ئەپرسم دیسکی هونەری کورسات نیوز ئاگاداری ئەوەیە کە بەشداریشت لە دیدارێکی جیهانی کردووە لە ئیمارات ئەگەر بکرێت بە کورتی باسی ئەو دیدارەمان بۆ بکەی. لە چوارچێوەی فستیڤاڵەکەیە ئەم ساڵوەیە کەم جار دیداری مۆنۆدرامە و ماڵی مۆنۆدرامایان تەبعاً ئەم فستیڤاڵە لەگەڵەوەی کە بانگی زۆربەی هونەرمەندانی دنیاکە بەڵام گۆڕەیەکی وەرگردووە کە مۆنۆدرامایە ئەو کەسانە بانگەکە کە کار زیاتر لە مۆنۆدراماکەن مختصن بۆ بابەتەوە فستیڤاڵەکانی دنیاش بانگەکە کە مۆنۆدراماکەن بۆ نمونە لە مەسڕ 2 فستیڤاڵی مۆنۆدراما هەیە لێرە ئامادەیە لە کۆی فستیڤاڵێکی مۆنۆدراما هەیە ئامادەیە لە بیلاڕووسیا فستیڤاڵێکی مۆنۆدراما هەیە لێرە ئامادەیە لە یۆنان لە ئیتاڵیا لە
ئەلبانیا زۆربەی وڵاتانە مختصیان کردۆ بە مۆنۆدراما بۆیە ئەو دیدارە یەکێکە لە گرنگترین ئەو بابەتانی کە خۆش حاڵانە لە ڕێگەی سەرۆکی فستیڤاڵی شەرمشێخەوە مازنم قەرەباوی لەگەڵ بەرپرسی پەیوەندیەکانی فستیڤاڵی فجێرە کە هونەرمەند عەبدوڵڵا ڕاشدە من ئاگادار کرابووتیان پێمان خۆشە تۆ شۆک و فستیڤاڵی کوردستان لەبەرەوەی بەشێکت هەیە مۆنۆدرامایە ئەمانەوێت هاوکارت بین دواتریش بەشداری ئەم دیدارە بکە دیدارەکە دە فستیڤاڵی دنیا بوو ئەوروپا ئەمریکا ئەفریقا بە وڵاتانی عەرەبیە من شێشێک بووم لەو ئەندامانە ئێستا ئەو ماڵە یاخود ئەو دیدارە کۆمەڵەیەکی دروست کردو یاخود بڵێن کۆمەڵێکی فستیڤاڵەکانی دروست کردو دە فستیڤاڵن ئێمە لە ڕێگەی ئەم کۆمەڵەیە یاخود لە ڕێگەی ئەم شەبەکەوە جارێ هێشتا ناوی نەنراوە ئێمە بەسکارمان لەسەرەوە کرد چۆن کۆبینەوە لە ڕێگەی گروپێک کۆمانی کردوتەوە لە واتساپ و دواتریش لە فجێرە شوێنێکیاندانەوە ئێمە کۆ بکاتەوە کۆمەڵە ڕاستپاردە هەبوو دە ڕاستپاردە کە ITI شانۆی عالەمی سەرپەرشتی ئەم شەبەکەیەشەکە پێیان باز و ڕاستپاردەمانە بێ بۆ حکوومەتی ئیماراتی و بۆ بەتایبەت بۆ ITI دواتر بۆ هەیئەی عەرەبی بۆ شانۆ کە ئەمە شەبەکەیەکی ڕەسمی بناسرێنێ دوای ڕاستپاردەکان زۆر بوون دەخابوون بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو صندوقێک دروست سەکرێ بۆ لایەنی مادی فستیڤاڵەکان هەر فستیڤاڵێک کەم و کوڕی هەبوو ئەم دە فستیڤاڵە هەچکە لە وڵاتی خۆیەوە بۆ نمونە بەتایبەت ئەو وڵاتانەی کە ئیمکانەتیان زۆرە وەکو ئیمارات و پاڵپشتی زۆر هونەرەکەن لەم سنووقە بەشداری بکەن پارە بکەنە ناو ئەم سنووقەوە هەر فستیڤاڵە پێویستی پێ بوو بەناو ئەم شەبەکەیە و بەناو حکوومەتی کە ئەوێ فستیڤاڵەکە بە هاوکاری یەکتری کارەکان بکەن ئەمە لەلایەن مادیەوە لەلایەن معنەویەوە هەر کاتێک من فستیڤاڵەکەم ئیتر پێویست ناکات زۆر بە دوای نمایشا بگەڕێن بە دوای گروپا بگەڕێن لە ڕێ ئەم دە فستیڤاڵەوە هەر فستیڤاڵێک کرا من وەکو سەرپەرشتیار یاخود نوێنەرمان ئەچێتە ئەو فستیڤاڵانە بەشدارە بێ و لێوێ نمایش ئەمە بژێرین یاخود ئەگەریش نەمانتوانی بەشداریکەن ئەوان نمایشمان بۆ اختیارەکەن بۆی بێتە کوردستان و بێتە عێراق ئەمە دیدارێ بوو مەبەستی سەرەشی دواتر یەکێک لەو ڕاستپاردانەی تر ئەوە بوو هەموو ساڵێک لە ڕێی ئەم دە فستیڤاڵەوە بەتایبەت نمایش بنێرێ بۆ وڵاتی ئیمارات بۆ فجێرە هەچکاو لە ڕێی کەلتور و مێژووی خۆیەوە پێناسی کەلتور و زمان و مێژووی خۆی بەشداری بکات لە فستیڤاڵی فجێرە و دە فستیڤاڵەکەی کرد. بەڵێ کاک نەژات باسی کۆکردنەوەی ئەو دە فێستیڤاڵەت کرد لە چوارچەوەی یەک گروپە مەبەستم ئەوەیە ئێمە تا چەند گرنگە بۆ هونەرمەندی کورد کرانەوەی هونەری لەسەر ئاستی وڵاتان بۆ نمونە بەشداریکردنی هونەرمەندامان لە فێستیڤاڵەکانی شانۆ سینەما پێشانگای شێوەکاری بۆ نمونە تا چەند بۆ ئێمە گرنگە تا چەند گرنگە شوناسی ئێمە لە ڕێی ئەو فێستیڤاڵە نێوە دەوڵەتیانەوە بخەینە ڕوو ئەگەر بە کورتی پێم بڵێ گرنگێکی گەورەیە بەداخەوە کوردستان و کورد بە گشتی تاڕەما بۆ ئێمە شانازیە وەکو گروپ شانەی هەواری کەرکووک و کوردستان و عێراقیش شانازیەکە لەوەیە ئێمە زیاتر هەوڵمانداوە عیلاقاتی خۆمان لەسەر ئەساسی شەخسینە لەسەر ئەساسی هونەری و هونەرەکەمان کە شانۆیە پەرە پێ بدەین کورد لەوەتی هەیە ئیش بۆ خۆیەکە بۆ ناو خۆی بۆ نمونە لەوەتی هاین ئەنفات بۆ خۆمانەکەین لەوەتی هەن نمایش کەواتە ئەو کرانەوەیە بەڕووی دەرەوەدا گرنگە کاک نەژات کەواتە ئەو کرانەوە هونەریە بەڕووی وڵاتانی دەرەوە گرنگە بۆ ئێمەی کورد بۆ هونەرمەندانی کورد بە شێوەیەکی گشتی زۆر گرنگە دوێنێ لە جەلسەیەکی دانیشتن کە لە دوای نمایشەکەەوە لەسەر نمایشەکەی من قسەیان کرد وڵات هەوەی تا ئێستا من نازانم کورد هەیە یاخود جۆم لە لۆغەی کوردی نەبووە ئەی ئەمە گرنگ نەبێت ئێمە ئامانجەکەمانەوەیە چۆن بتوانین لە ڕێی هونەر و شانۆوە کورد بناسین نەکوم لە ڕێی
شەڕ و تێکشکاندنی داعش و نەوتەوە. ئەمە گرنگە ئێمە بتوانین لە ڕێی جوانیەوە خەڵک تێبگەین کورد هونەری هەیە، مێژووی هەیە، کەلتوری هەیە، جوانی ئەبینێن. یعنی ئەوەی کە نمایشەکان وتیان ئێمە زۆربەی وڵاتان وڵاتی وەکو سعودیە کە ئێمە ساڵانە هەزاران حاجی یعنی ئەوانی کە ماڵی خوا بینن ئەچن کوردە ناسن، بەڵام ئەن تا ئێستا ئێمە نمایشێکی کوردیمان جوێنێنەوە گوێمان لە مۆسیقا و ئاوازێکی کوردی نەبووە. یان یەکێک لەو شانۆکارانە هەستاوتی زۆر خۆشحاڵم، ینی ئێوە لە ئاستێکن زۆر بەرزتر، ینی زۆر بەرزە نمایشەکەتان بەو جۆرە وەسفی کرد. بۆیە ئەم کرانەوە بە ڕووی دنیا ئێمە بەداخەوە وای لێ هاتووە بەس بە مەسلەی ئازایەتی و ئەمەش گرنگی خۆیە، بەڵام گرنگە بە شانە و بە هونەر و جوانی. هونەرمەند نەژاد نەجم، سوپاس کە ڕاستەوخۆ لە وڵاتی ئیماراتەوە لەگەڵمان بووی، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. ئێمەش بە هاوکاری هاوڕێکانم کۆتاییمان بە گەشتی هەواڵە هونەریەکان هێنا. سەرکەوتوو بن.